سڵاتان لێبێ هۆگرانی زانست و زانستخوازان. لە چەند خولەکێکی داهاتوودا دەپرژێنە سەر سەرسوڕهێنەرترین پرۆژەی سەدەی 21 کە ئەویش ژیانەوەی جۆرە گورگێکە کە 12,000 ساڵ پێش ئێستا بنەبڕ بووە. بەڵێ 12,000 ساڵ بوو جێگەیان لەسەر ئەم زەویە بەتاڵوە بوو، بەڵام لە ئێستایا هاتوونەتەوە. گورگی تۆقێنەر یان دێری وۆڵف لە سەردەمی سەهۆڵبەندانی زەویدا ڕاوچی بووە و بە پێچەوانەی ئەو گورگانەی کە ئەمڕۆ ئێمە دەیانناسین. گورگی دێری لاشەی ئەستوورە، قەبۆزی بەهێز و ددانی گەورە و تیژی هەیە. کێشیان دەگاتە 70 کیلۆ و درێژیان 1 مەتر و نیوە. بەڵام کێشی گورگی خۆڵەمێشی نزیکەی 36 کیلۆگرامە. ئەو ئاژەڵە هەتا 12,000 ساڵ پێش ئێستا لە سەرانسەری ئەمریکای باکوور دەژیا، بەڵام بەهۆی گۆڕانی کەش و هەوا و تێداچوونی نێچیرەکانیان قڕیان تێکەوتووە و لە ناوچوون. کۆمپانیای بیۆتەکنۆلۆژیای کۆلۆساڵی ئەمریکی ڕایگەیاندووە کە توانیوێتی بە کەڵک وەرگرتن لە تەکنۆلۆژیای دەستکاریکردنی بۆ ماوەی واتە جێنێتیکی پێشکەوتوو 2 بێچوە گورگی دێری کە 12,000 ساڵ پێش ئێستا تێداچوون بژیێنێتەوە. سەرەتا سردیلەی گورگی تۆقێنەر لە پاشماوە بەبەردبووەکان کە لە سەهۆڵدا پارێزرابوون هەڵەنجاندووە، واتە DNA گورگەکەیان لە ناو فۆسیلەکان دەرهێناوە. پاشان ژینۆمی گورگی دێری کە سردیلەی ناتەواو بووە لەگەڵ سردیلەی گورگی هاوچەرخ بەراورد کراوە. دواتر بۆ دۆزینەوەی جیناتی گورگی دێری ئەندازیاری بۆ ماوەیان لەسەر گورگی خۆڵەمێشی ئەنجام داوە و لە کۆتاییشدا بێچووەکان لە ڕێی منداڵانی جێگرەوە لەدایک بوون. ئەو 2 بێچووە گورگە هەنووکە لە ناوەندێکی توێژینەوە لە تەکساس پارێزگاریان لێ دەکرێت کە ناوی ڕۆمۆلۆس و ڕێمووسیان لەسەر دانراوە. زیاتر لە 20 جار دەستکاری بۆ ماوەی لەسەر ئەو بێچووە گورگانە ئەنجام دراوە هەتا بتوانن زیاترین نزیکی لە سردیلەی گورگی دێری بەدەست بهێنن. ئەو 2 بێچووە بەرهەمی تێکەڵەی گورگی خۆڵەمێشی و ژینۆمی گورگی دێرین و لە ڕاستیدا 100% ناتوانرێ بوترێ گورگی تۆقێنەرن، بەڵام لە ڕواڵەت هەڵسوکەوت و لە بواری بۆ ماوەزانی زۆر لەو جۆرە گورگە دەچن کە 12,000 ساڵ پێش ئێستا تێداچوون. ئەمە هەنگاوێکی گرنگە لە پرۆسەی بوژانەوەی جۆرەکان، بوژانەوەی بوونەوەرە لە ناوچووە گرنگەکان و گەڕانەوەیان بۆ ناو سروشت دەتوانرێ هاوسەنگی سروشت زیاتر بپارێزرێت. ئێستا هەندێک لە زانایان بۆیان پرسیارە کە ئاخۆ ئەو جۆرانە کە دەژێننەوە دەتوانن بگەڕێنەوە بۆ ناو سروشت و لە سروشتدا زیندوو بمێنن، یان چەند مەترسیەک چاوەڕێی ژینگە و مرۆڤ دەکات. ئایا ژیانەوە و گەڕانەوەیان بۆ ناو سروشت ئەخلاقیە؟ ئەگەر ئەم زانستە زیاتر گەشە بکات، ئاخۆ دەکرێ جۆرەکانی دیکەی وەکو ماموت و دۆدۆ و گورگی تاسمانی زیندوو بکرێنەوە؟ جێی ئاماژەیە ئەگەر زنجیرەی تەلەڤیزۆنی گەیم ئاف سرۆتتان بینی بێت. بنەماڵەی ستارک لە ڤینتەرفڵ چەندین گورگیان هەبوو. ئەو گورگانە هەر ئەو جۆرەن کە پاش 12,000 ساڵ پێش ئێستا گەڕاونەتەوە. بەڵێ هاوڕێیان، ئەگەر ئەم ڤیدیۆدا لەلا سەرنجڕاکێش بوو لایکێکی جوانمان بۆ بکەن و ڕابۆچوونەکانتان لە کۆمنتا بۆمان بنووسن. ئەگەر هەتاوەکو ئێستاش نەبوونەتە ئەندامێک لە کەناڵی کوردی هاوب، ئەتوانن سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن تاوەکو زیاتر بینەری ڤیدیۆکان بن و ڤیدیۆ تازەکانتان لە کیس نەچێت. ئامانجی ئێمە خزمەتکردنی زمانی کوردیە لە کەناڵی یوتیوبدا کە تاوەکو ئێستا زۆر لاواز دەرکەوتووە. پاڵپشتی ئێوە هاندەرە بۆ بەردەوامبوونی ئێمە و هەروەها خزمەتی هەرچی زیاتری زمانە بێنازەکەمانە. زۆر سپاس کە لەگەڵمانە بوون.